خێزانانە بەهۆی قەرزاریانەوە تووشی کێشەی کۆمەڵایەتی بوون، تووشی کێشەی قەرزاری بوون. دیارە کاتی خۆی لەسەر بودجەی پترۆدۆلار پرۆژەیەک لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە ئەچوو بۆ کردنەوەی خانوو بۆ کەسوکاری شەیدان. کۆی پرۆژەکە 928 خانوو بوو و ئەوەی کە لە ئەمەلیەن چوو بووە بواری جێبەجێکردنەوە 407 خانوویان چوو بوونە بواری جێبەجێکردن، 113 خانوویان خۆشبەختانە تەواو بوون و سلفەکانیان وەرگرت بوو. دیارە میکانیزمەکە بە شێوەیەک بوو وارسەکە ئەچوو لەسەر گرفانی خۆی لە هەنێ لە ئیشکارەکانی ڕائەپەڕان دوای سلفەیەکیان بۆ خەرجە کرد. دواتر وەجبەی دووەم بەو شێوە وەجبەی تا خانووەکە تەواو بوو بە 3 سلفە. دیارە بەهۆی ئەو قەیرانە دارایی کە ڕووی کردە هەرێمی کوردستان کۆی پرۆسەکە ڕاگیرا و ئەو وارسانەی کە بەردەوام بوون لە پرۆسەکە بە ئومێدی ئەوەی کە پرۆسەکە دەست بەکار بێتەوە بەم شێوە بوو کە تقریباً 263 وارسیان یەک سلفەیان لە لای حکوومەتی هەرێمی کوردستان ماوە، 31 خێزانیان 2 سلفەیان ماوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەم خێزانانە بەهۆی قەرزاریانەوە تووشی کێشەی کۆمەڵایەتی بوون، تووشی کێشەی قەرزاری بوون. بۆیە ڕووی دەمانەکەینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە خۆشبەختانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە کاتی هاتین جەنابی سەرۆکی حکوومەت وەک کۆمەڵێمە یاداشتێکمان پێدا یاداشتەکە پەسەند کرا و بەداخەوە ئەو دەست بەکاربوونە خراوەتە سەر بودجەی وەبەرهێنانی پارێزگای هەڵەبجە، بۆیە کە ئەمە ناتوانێت هەڵەبجە ئەو بودجەی لەبەردەست نییە. بۆیە ئێمە داوامان کردووە دووبارە داواکەینەوە کە ئەم بودجێ بخێت سەر وەبەرهێنان، چونکە بەڕاستی ئەم پرۆسەیە پارەیەکی زۆری ئەوێ و ناشکرێ جیاوازی بکرێت لەگەڵ ژمارەیەک یان بۆ ژمارەیەکی تر. ئەگەر بچێتە سەر وەبەرهێنان لەوانەیە بە ماوەیەکی زۆر کەم بەپێی ئەولەویەتی ئەوانەیە کێشەکانیان تەواو کردووە پارەکانیان بۆ خەرج بکرێت. ئەم گردبوونەوەی یا ئەم ئامادەبوونە بۆ گەیاندنی و پەیامەیە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەروەردەیدارەکان.